بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ هیوای سەلامەتی و لەش ساغی بۆ هەموو لایەکتان و بۆ هەموو لایەکمان حەزەکەین وەک کۆمەڵێک میدیاکار میوانتان بین ئەم شەو کە گفتوگویەکی کراوە بکەین سەبارەت بۆ قەیرانانی کە ڕوبەڕووی ئێمە بوونەوە بە تایبەتی قەیرانی خۆپارێزی قەیرانی چۆنێتی خۆلادان لەو کێشانی کە ماوەیەکە هەمومان بەدەستیەوە ناڵێنین. بەڕاستی ئێمە وەک میدیاکاری کورد هەموو جارێک کە دووچاری قەیرانێکە بینەوە تا سەری خۆمانە دۆزینەوە کۆمەڵێک ئەتوانم بڵێم هەڵەی تەکنیکی ئەەکەین، کۆمەڵێک هەڵەی زمان ئەەکەین، کۆمەڵێک هەڵەی ئەکادیمی ئەەکەین، بەڵام خۆشبەختانە ئێستا ئەتوانم بڵێم لەم قۆناغەیە کەم تا زۆر لێرە و لەوێ هەنێک حاڵت نەبێت کە ماوەتەوە میدیای کوردی توانی سەری خۆی بدۆزێتەوە. ئێمە ئەمڕۆ دانیشین لەسەر دەردی کۆرۆنا و چێنەتی هەڵسوکەوتی میدیا لە سەرەتاوە لە ناوەڕاستەوە ئێستش چەند قۆناغێکمان تێپەڕانەوە. وەک میدیاکار ئەتوانم بڵێم کە ئێمە ئەرشێکی گەورە کەوتە سەر شانمان بەبێ بە خۆمان بزانین کاتێکمان زانی کە ڕوبەڕووی نەخۆشیەک بووینەتەوە کە بە ئاستێکی زۆر گەورە سەرانسەری گیانی گرتووەتەوە هەموو مرۆڤایەتی بەدەستیەوە ناڵێنێ. ئەی ئێمە چین لە ناو ئەم گۆماوی نەخۆشی و ڤایرۆسەیە کە ئەتوانم بڵێم تەندروستی ئێمە لە ئاستی پێویستی شانیە، بەڵام میدیاکەمان ئەکرێت کە ڕۆڵی تەندروستێکە ببینێ. ئایا ئەتوانین ئێمە بە میدیا هەنێک کەلێن هەیە پڕی بکەینەوە؟ ئەم گفتوگۆیە ئەمڕۆ ئەتوانم بڵێم گفتوگویەکی کراوەیە. من پێشکەشکار نیم، بەڵام هەر کەسێکمان کە کاکستران عەبدوڵڵا ڕۆژنامەنووس لەگەڵ خاتوو چرۆ شەهاب ڕۆژنامەنووس و مامۆستا و ئەکادیمی لەگەڵ دکتۆر شێرکۆ جەبار مامۆستای زانکۆ لەگەڵ من وەک ڕۆژنامەنووسێکی ئەتوانم بڵێم قاڵبوو لە بواری ئەم قەیرانانەیە کە هەموو جارێک قەیرانێک ڕوبەڕوومانە بێتەوە دەست ئەەکەین بەوەی کە هاوار بکەین میدیا تکایە لامەدە، میدیا تکایە وەرەوە سەرخەت، میدیا تکایە چارەسەر بکە، میدیا تکایە مەبە بە هۆکار. کۆمەڵی قەیرانمان تێپەڕانم چەند ساڵی پێشووە. برادرانم ئێستا ئەگەر بیران بێنمەوە کە شەڕی داعش دروست بوو سەرەتا زۆر خراپچوونە ناو بابەتەکەەوە، بەڵام ئەوە بوو دوای قۆناغێک ڕاستە ئێمە کۆمەڵێک ئەتوانم بڵێم لادانی میدیاییمان کرد، بەڵام دوایی کە توانیمان خۆمان بینینەوە بارودۆخەکەمان گرتەوە کە بوومەلەرزەکان ناوچەی کوردستان و بە تایبەتی سلێمانی گرتەوە بە هەمان شێوە میدیا قەیرانێکی دروست کرد. خۆی قەیران بوو، قەیرانەکەی قوڵ کردەوە، بەڵام دوای ماوەیەک قەیرانەکەی گرتەوە کە وشکە ساڵی دروست بوو خەڵکمان تۆقان بە میدیا، بەڵام ئێستا هەستەکەی دوایی ئەویشمان ڕاست کردەوە کە بیڵماوس پار ئەم کاتە بەراچی دوکان بابن سەرڕێژ بوو، هەموو میدیای کوردی سەرقاڵ بوو پێوەی وای لێ هات کە بوو بە یعنی هەر کەسێک نەچوایە سەرڕێژی نەبینایە ئەوە حاڵەتێک بوو لە حاڵەتەکان کە ئەبوایە بیکردایە. ئەمانە هەمووی میدیا عەرەبی لە تەسخیمی ئیعلامی و هەنێشتی شێ تەبسیتی ئیعلامیە. ئێمە چی بکەین بۆ ئەوەی هەر قەیرانێک سەنگی خۆی بینێ؟ چی بکەین بۆ ئەوەی کە خەڵک نەتۆقێنین؟ چی بکەین بۆ ئەوە کە بابەتەکە بچووک نەکەینەوە؟ ئێمە هەستەکەین کە ئەم بەرنامەی ئەمڕۆمان بتوانین بەردێک بخینە سەر دیواری سوود وەرگرتن لە وەرگری بۆ وەرگری کورد. ئەو وەرگرە بینەرە، خوێنەرە، بیسەرە لە پەیجەکانەوە شت وەرەگرێت، هەتاوەکو بتزانین وڵاتان چۆن هەڵسوکەوتەکان، ئەکادیمی بوونی میدیا چیمان پێ ئەڵێ، ممارەسەکردنی میدیا لەم ڕۆژەیە چی بە ئێمە ئەڵێ، ئەوە بتوانین وا بکەین کە سوود بۆ گشتی بێت، گفتوگۆکەمان کراوە بێت و ئەکرێ مەسەلەن ڕەخنە لە خۆشمان بگرین. ئایا میدیاکار ئێمە میدیاکار باری خۆمان هەساوین؟ ئایا مامۆستای زانکۆ باری خۆتان هەساون؟ ئایا مەسەلەن سەرکردەی حیزبەکان بە ئەرکی خۆیان هەساون ئەم قەیرانەیە کە قەیرانی ڕوبەڕوومان ئەبێتەوە مەسەلەن بوومەلەرزەیە، ئاگرە، بورکانە، هەر شتێک هەیە گرانیە، میدیای بێت چی بکات؟ بۆیە لێرەیە حەزەکەم خۆمان زۆر ڕاشکاوانە لەگەڵ خۆمان گفتوگۆ بکەین و خوێنەر، بینەر، وەرگر ئەو معاناتی کە هەیەە کەم تا زۆر هەندێکمان ئاگامان لێیە بتوانین لێرە باسی ئەو بکەین کە خۆشبەختانە داواش بکەین کە کەناڵەکان ئەگەر هاتوو زەرلەیە کرابی، ئەگەر هاتوو لادانێک بوو بێت ڕایگرێت، ئەگەر هاتوو بەدەستی ئەن قەز بێت ئێمە لێرە ئەتوانین باسی بکەین باشکرا، ئەگەر هاتوو نەزانین بێت ئەبێ ڕاستی بکاتەوە. کاکستران هاوڕێ لەگەڵم کە ئێمە ئێستا قەیرانەکەمان گەورە کردووە، شوکمان کردوێتەوە، وەک خۆی باسی ئەەکەین لە چ ئاستێکی قەیرانی دەردی کۆرۆناین. بەڕێز زۆر سپاس و سڵام بۆ هاوڕێیانمێ لە هەم لە بواری ڕاگەاندن کە کارەکەین و هەم لە بواری ئەم بەرنامەیەشە.
من پێم وایە خۆمان چۆنین ئەوها داخلی ئەم هینەبووین لەبەرەوەی کە میدیا و حکوومەتەکان و دەوڵەتەکان کە دروست دەبن ئەساسن بۆ دروست دابن کە ڕۆبەڕووی کارە ساتێژی گەورە بن بۆ بڕێبردننی ژیانی ئاسایی دێنەکایەوە دروست دەبن و ڕەنگە هەندێک مؤسساتی زۆر گەورە هەندێک حکووماتی گەورە هەندێک بڵێن دامەزراوەی جیاجیا بە حکمی ئەزمموی خۆیان شتێکدانن بە ناوی لە کاتی قەیرانە چۆن ئیداری ئەو مەلەفاتانە بکەن بەڵام هیچ قەیرانێک تەوەقع ناکرێت کە چۆن دێت تاوەکو ینی بڵێن مواجهاکی 100% بەو شێوەیە بێت کە تەوقعکرێت بۆیە پێم وایە میدیای کوردیش بەو کەم و کوڕیانەی کە هەیەی بەو باشیانەی کە هەیەی بەو سەنگەربەندیە سیاسیەی کە پێش قەیرانی کۆڕۆنا هەبوو و بەو کوالیتێش کە هەمانە دەرەجاتی جیاجای کاری میداییمانەیە بەوە داخلی ئەو ئەزمەیە بوون بۆیە لە بیدایی هەموو وەکو جەناب باس کرد لە بیدای هەموو قەیرانێک جارێ پێش هەموو شتێک کەم و کوڕەکان دەرەکەوێت تاوەکو وردەودا هەوڵەدەی لەگەڵ ئەو کەم کوڕیانە ڕابێ دە سوپەنجەر نەرمکەی و خۆت بگونجێنی وەکو چۆن ئێستا ئێمە لەم بەرنمەیە دەستکێشمان لە دەستە خۆمان ینی خۆمان لەگەڵەوە گونجاندووە کە میوانی بەرنامە مەسافەت چەند بێ و چۆن خۆی حازرکە بۆ ئەونا ڕەنگە کاتێکی ویست میدیاکان کاوەکو بێتە سەر ئەم سەرەوەی کە لەگەڵ ئەم قەیرانە ئیدارە بکات شتی زۆر گرنگ ئەوەیە کە ینی ئێمە دوو خاڵ هەیە ڕەچاوی بکەین یەکەم قاسی نەبی لە هەڵسەنگاندنەکانمانە لەم بەرنامە و لە هەر بەرنامەی تیشکە بەژایی تاکەین چونکە هەندێک جار قەسوەت ینی ورە ئەڕخێنێ ئێمە دەبێ ینی لەم واجهەیە هەم قوڵ بیرکەینەوەتە هەم شتەکان دەستشان بکەین و هەمیش زۆر زبر نەبین لە هەڵسەنگاندنە چونکە لەم جۆرە حاڵەتانەی کە مرۆڤایەتی بەسەریا تێپەڕێت کە مۆزوعێکی جیهانیە ئەم کۆڕۆنایە لە هەمووی گرنگتر هاریکاری تەکافل واتە پێکەوە کارکردن زۆر لە مۆزوع گرنگە دوێنێ وتارێکینم خوێندەوە دکتۆر کەنعان مەکیە باس لەو مەبدەی هاریکاری ویان بڵێن سۆلیدارەتی کاری جەماعی پێکەوە ئەکات ینی وە پێش وایە هەموو مرۆڤایەتی سەر لە بەردە ئەو هەلومەرجەدایە کە بتوانێت هاوکاری پێکەوە ئەو سەنگەربەندی جاران لە نێوان شەرق و غەرب لە نێوان وڵاتانی ڕێباز سیاسی جیاجیا و لە نێوان میدیا جیاجیەکانی هەبوو لە کوردستانی شایە ئەنی ئەمە گۆڕانکاری بەسەراتێت ئەسەرن بۆ نمونە ئێتەوە نێت بڵێ حکوومەت و ئۆپۆزیسیۆن حزبەکانی حکومران و حزبەکانی نازانم ئەوە میدیا و دەسەڵات ئەم شتانە جۆرێک لە جۆرەکان پاشەخشە دەکا و هەر کەسە هەوڵەدا تەمایزی خۆی بە جۆرێکی دیکە دەربخات ینی جیاوازی هەر هەیە ڕاستە جیاوازی نێوان هەژار و دەوڵەمانی شەیە لەم قەیرانانە بەڵام ڕوحی تەکافل واتە پێکەوە کارکردن و ڕوحی هاوکاریکردن ئەبێ بێتە شتان مەشقی هەموو ئەو مؤسساتانی کە ڕوبەڕوو لەگەڵ قەیرانان تەعاملەکەن بە مؤسساتی میدیاشەوە و ئەبێ بە ئوتیجا ئیش بکەین کە خاڵی دووەم کەم بۆی بەشی برادانیش نەخۆم لە قسەکردنا ئەوەیە کە بە وەکو ئیشارەتی پێدەم دەرسەکە بۆ ئێمە لایەندەدا چییە بێ ئایا دەرسی داعش مەسەلەن بۆ نمونە کە جەناب ئیشارەت پێدا توانیمە هەڵسەنگاندنی بۆ بکەین کە دوایەوە ینی کە تووشی خوانەکەران تووشی ئیرهابێکی تر بین چۆن تەعاون لەگەڵ بکەین توانیمان مەسەن لە مواجهەی وشکە ساڵیە وەکو مەبدەیەکی گشتی چۆن لەگەڵ مۆزوع تەعامل بکەین وادارم کە دەرسی هەرە گرنگ چونکە دەبێ هیوامان مرۆڤایەتی ئەمێنێ وەژیانیش ئەمێنێ ئێمە قۆناغی دوای کۆرۆناش دەبینین ئایا ئەو دەرسەی لەم کۆرۆنایە و لەم لە بواری طبا لە بواری ئاسایشە لە بواری بەڕێوەبردن لە بەڕێ میدیا چۆن بتوانین خەزنی بکەین و چۆن بتوانین کاری لەسەر بکەین زۆر ڕاستە مامۆستا چڕۆ وابزانم مرۆڤایەتی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ئاوا یەکان گیر نەبووە بەیەکەوە کە بەرامبەر بە حاڵەتێکی جاریکرا و هەموو سەرگۆی زەوی ڕوبەڕوو یەکشت بوونەوە ئێستا تۆ وەک مامۆستا و وەکو ئەکادیمی و وەک ئەوەی کە لەگەڵ خوێنکار و لەگەڵ خەڵکە تێکەڵ بیت قەیران کە بیدات سەرەتا بڵین سەری هەڵا ئێستا ئەتوانم بڵێم ناوەڕاستی قەیرانەکەیە بەڵام قۆناغی سێهەممان ماوە کە ئایا قەیرانەکە بەرەو نزمی ئەڕوا یا بەرەو بەرزی هەڵکشان چۆن هەڵسەنگاندنێک بۆ میدیای کوردی بە هەموو شێوازەکانیەوە ئەکەی تۆ وەک
ئەکادیمیەک ئایا ئێمە باش دەستمان پێکرد و ئێستا لە قۆنەغاکەن و ئەبێت چی بکەین لە قۆناغی سێهەم دەست خۆش خۆی دروستبوونی قەیران خۆی بە چەند قۆناغێکا تێپەڕێ لە پێشە ئێمە باس لەوە بکەین کە قەیران چۆن هەستی پێەکەی هەست ئەەکەی ڕوبەرووی قەیرانێکە بیتەوە ئەمە لە قۆناغێکایە کە تۆ مثلەن ئەوەی کە دەستگا تەندروستەکان لە کوردستان بەگشتی و لە سلێمانیش بە تایبەتی کە پێی هەستان چۆن ئەڵی باشترین هجووم دیفاعە کەوتنە بەرەیەکی دیفاعی کە زانیان مەترسیەک هەیە لەسەر ناوچەکە ئەمە ئیحساسکردنە بە قەیرانەکە بەڵام ئەوەی کە ئەمڕۆ تیاین مەرحەلەی دووهەم یاخود قۆناغی دووهەم پێی ئەوتری ئێمە داخلی ناو قەیرانەکە بووین داخلی ناو قەیرانەکە بووین لە دوای قەیرانەکە ئێمە کە دەرئەچین لە قەیرانەکە کۆمەڵێک ماکی خۆی هەیە ئەم قەیرانەکە لی دەرئەچین هەروە بە ئاسانی نامێنێتەوە لە لای ئێمە حاڵەتی یەکەم زۆر باش ئێمە توانیمان بە شێوەیەک لە شێوەکان مثلەن بە هەموو ئەو دەستگانەی کە کار ئەکەن لەسەر بەرەنگاربوونەوەی پەتای کۆرۆنا لە ناوچەکە بە شێوایەکی یەکتیم و یەک هەڵوێست یەک دەست توانیان بەرەوڕووی ئەم پەتا نەگریسیە ببنەوە بەڵام ئەوەی کە جێگی داخە ئەوەی ئەمڕۆیە کە ئێمە ئێستەتیایین ئەم قەیرانەی کە ئەمڕۆتیایین زۆر بە خراپی تێ کەوتوین عادەتەن تۆ لە کاتی حسکردن بە قەیرانەکانە کۆمەڵێک ئیجراعات ئەەکەی لەم کۆمەڵە ئیجراعاتەی کە تۆ ئەیکەی توانای مرۆیی توانای مادی کەمترت پێویستە بۆ ئەوەی کە ڕێگری بکەی لە قەیرانەکە بەڵام کە کەوتیتە ناو قەیرانەکەەوە تۆ لە توانای مرۆیی و لە توانای مادی پێویستی زیاترت هەیە بۆ ئەوەی لە قەیرانەکە بتوانانی بەباشی دەربچی ئەمە ئەم دوو قۆناغەیە بەڵام قۆناغی دوای قەیرانەکە و ماکەکانی هێشتا ئەمە ماوەمانە چونکە نازانین تا ئێستا بچ ئاراستەیە کەڕۆین چونکە ئەوەی جەنابەت باسە کرد کە حاڵەتێکە لە سەرگۆی زەوی هەموو مرۆڤایەتی پێوەی ئەناڵێنێ و تووشی بووە کەواتە ئەم یەکبوونە ئەم یەکبوونە لە ڕووبەڕووبوونەوە هەموو میکانیزمەکانی ڕووبەڕووبوونەوە ئەگەر دقت بی هەمووی لە یەکشتەوە سەرچاواگرێت کە ڕێکخراوی تەندروستی جیهانیە هەمومان بۆ هەموو هەڵمەتە هۆشیارەکان ئەگەڕینەوە بۆ ئەو ڕێنمایی و ڕێنویانەی کە لەلایەن تەندروستی جیهانیەوە ئاراستەمان ئەکرێ ئێمە بۆ خۆمان هەڵمەتێکی زۆر گەورەمان کردو لەو بوارەیە و هەموو دەستگا مێدیایەکانیش تقریبن بەشدارن تایە کە توانیویانە ئەو هەڵمەتە بگەێنە کۆی ماڵەکان کە لە ڕێگەی فەرمانگەکانی مێدیا و زانیاری ئەوانی کە لەلایەن حکوومەتەوە ڕیکلامیان بۆ ئەکرێ یاخود هۆشیاری ئەکرێ بۆ خەڵک بەڵام ئەوەی کە جێگەیستەمە بۆ ئێمە تا ئێستا نەمانتوانی وە لە ڕێگەی هەڵمەتە هوشیارەکانەوە بچینە ناو ناخی تاکەکانی خۆمان چۆن بیر ئەکەنەوە بۆیە نەمانتوانیوە تا ئێستا ئەو ڕێگری کە هەیە لە بەردەمیانە بە شێوازێکی ئەکادمی هەموو خەڵق قەناعەت پێ بکەین کە دەشتن واهەیە خواردنەکانت دوا هەڵئەگری ئەبێ بەم شێوەیە تۆ ئاگات لە تەندروستی خۆت و خێزانەکەت بێ ئەوەی کە کێشەی بۆ ئەمڕۆ ئێمە دروستکردە کەوتونێتە قەیرانە زۆر قۆڵەکەەوە کە سیر ئەەکەی حاڵەتەکان وردە لە زۆر بوونایە ئەوەیە کە ڕێگری لە خەڵگەکەی بێتە دەرەوە ئەوەی کە پارێزبندیە یاخۆت کار لەسەر مەنعتەجەو لێگەکەی کە خەڵک نێتە دەرەوە خەڵک وە ئەزانێت کە نێتە دەرەوە بۆ ناو بازار نێتە دەرەوە بۆ میوانناری نێت دەرەوە بەڵام لە ناو کۆڵانەکانە ئاساییە دانیشن گروپ کۆبنەوە خۆیانێن بەر هەتاوەکە دۆمینەیەگەکەن سێڵسکێنێگەکەن بێزار بوون نازانن چۆنی خۆیان مەشغوڵکەن ئەمە لە مجتەماعاتی ئەوروپی و دەرەوە لەوانەیە زۆر ئاسان بە بۆ کۆنتترۆلکردنی خەڵککە نێتە دەرەوە لە مجتەماعاتی شەرقیە تۆزێک قورسە لەبەرەوە خێزانەکان ژمارەمان زۆرە ژمارەمان زۆرە لە چوارچێوەی دیوارەکان خەڵکەکانیش وامان لێ هاتووە ئەوە لۆدێکی نەفسیمان لەسرە ناتوانین هەڵکەین بێکەوە لە ناو ماڵەکە هەر یەکێک ئەوێت دەواازەیەک بە خۆی بدۆزێتەوە بچێتە دەرەوە گەنجە تااقەتی نامێنێ پیرە حەزی لێ نییە بینن مەسەن ڕۆژانە نوکتەی زۆر سیر ئەکرێ لەسەر ژن لەسەر پیا و لەسەر مناڵەکان ئەمانە هەمووی ئەتوانین بڵین پێکەوە ئەتوانین لە ڕووی میدیایەوە تۆزیفێکی تر بکرێ زۆر ڕاست کاک دکتۆر شەرک و جەبار پێش لە بەرنامەی کامتۆ باسمان کرد ئێستا ئەو قۆناغەیە کە زۆرترین کات پیاوی کورد لە ماڵەوەیە ئەو میدیا ئێستا ئەتوانم بڵێم ترافیکی میدیا لە بەرزبوونەوە ینی ئەوەنی کە خەڵک ئێستا لەم قۆناغەیە سەیری کەناڵەکانی میدیا بە بینراوە و گوێگرتن بە بیستراوە ئەلکترۆنیەکان خوێنراوەکان ئەمانە هەمووی ئەکەن باوەڕ ناکەم لە هیچ قۆناغەکە میدیا ئەوەنە توانی بێتی بەرکەوتەی هەبێت لەگەڵ وەرگرەکەی خۆی تۆ وەک مامۆستایەکی ئەکادیمی ئەم قۆناغە
یعنی قایلی بەوەی کە ئێستا میدیای کوردی لە قۆناغی یەک و لە ناوەڕاستی قۆناغی دوی قەیرانی کۆرۆنای جێبەجێی کرد ئەوەی کە دەستی پێکرد ئەوەی کە ئیبا بڕێەوە و چۆن ئەبینی هەڵسەنگان بۆزەکە چۆنە بەڵێ دەست خۆشکا کاروان خۆشحاڵم لەگەڵ برای بەڕێز کاکستران و مامۆستای عزیز هاوڕێی عزیز چرۆ مامۆستا چرۆ دەستخۆشی بۆ ستافی گەری کوردستان ئەوەیە ئەم بەرنمەیە کە ئێستاکە لەم قۆناغی قەیرانەیە کە میدیا ئەبێ ڕۆڵی خۆی ببینێ دامەزراوی میدیا ڕۆڵی خۆی ببینێ لە خوڵقاندنی ڕای گشتی بۆ پشگیریکردن لەو بەرنامە و ڕێنمایی کە دەوڵەت دایانە کە بەداخەوە ئێستاکە ئەگەر لای هەندێک مێدیاکار یان لە هەندێک دامەزراوەی کەوەی کە خۆی بەناو مێدیای کەرتی تایبەت و ئەهلی دەزانێ مزایدە بە مێدیای کوردیەوە کە ئەم قسانە بکەی لەواچێ زۆر لای پێی سیر بێ کە بۆ زانیاری کە ئەمە بۆ خۆی کۆمەڵێک هەنگا و پێوەری زانستی نێودەوڵەتیە زۆربەی وڵاتانی ڕۆژئاوا لە دەرەنجامی قەیرانە پەیڕەو کراوە بە تایبەتی بۆ ئەم مەرحەلەی کە ئێستاکە بۆ ئەم قۆناغی کە ئێستاکە ئێمە لە قۆناغی دووەمی قەیرانەکەین ئەم ئیتر قەیرانەکە من کە باسی قەیرانەکەم مەبەستم پەتای کۆرۆنایە کاتێک کە باسی قەیرانیش ئەەکەین ئێمە مەبەستمان بە دیوی قەیرانە سروشتیەکەیە قەیرانێکی سروشتی هەیە ئەمڕۆ کە هیچ هێزێک و دەسەڵاتێک دەسییتیانە و بەڵام مواجهەکردن و بەرەنگاربوونەوەی زەحمەتە لەبەرەوەی ئەمە دوژمنێکی نادیارە لەگەڵ ئەوە مەهامی دامەزراوی میدیایی لەگەڵ ئەم جۆرە قەیرانانە زۆر قورسە وەکو باسم کە لەبیرم نەچێ ئێمە ئێستاکە لە مەرحەلەی دووەمی قەیرانەکەین ئەویش مەرحەلەی یان بڵین قۆناغی گەشە فراوانبوون و گەشە سندنی قەیرانەکەیە مەهامی دەستگاکانی ماسمیدیا لەم قۆناغەیە زۆر جیاوازە لەگەڵ قۆناغی یەکەم کە کاکستران و مامۆستا چرۆ باسییان کرد کە قۆناغی دەستپێکردنی قەیرانەکەیە و لەگەڵ قۆناغی کۆتاییە مەهامەکانی زۆر جیاوازەکە قۆناغی چارەسەرکردن و حەسرکردنە ئیسەمە لە کاتی قۆناغی با بڵین بەربڵاوی و گەشە سەندین لەگەڵ قەیرانەکە ئەژین وەکو بڵێ کۆمەڵێ مەهامی دەستگای با بڵین دەستگای میدیایی کۆمەڵێ مەهامیە لەم کاتەیە بە تایبەتی بۆ یەکەم شت وەکو باسم کرد ئەبێ ئێستاکە دامەزراوەی میدیایی بە ڕوحیەتێکی پیشەیانە مۆزوعیانە و یەکەم جار با بڵێم نیشتمانیانە چکە مامەڵەکردن لەگەڵ پەتای یان لەگەڵ کارەساتی سروشتی لە سەروی هەموو ئایدۆلۆژیەکە چکە ئەمە کارەساتێکی نیشتمانیە جگەلەوەی کە کارەساتێکی نیشتمانیە کارەساتێکی نێودەوڵەتی و مرۆڤ دۆستانەیە مرۆڤایەتیە ناکرێت ئەم جۆرە قەیرانانە بە سیاسی بکرێ ناکرێت بیر و بۆچوونێک و ئایدۆلۆژیەک لەسەر حیسابی ڕایگشتی لەسەر حیسابی تێکدانی سایکۆلۆژیەتی ڕایگشتی بکرێ بە قوربانی بۆ مەساڵحی سیاسی و ململانی سیاسی وەکەوەی کە بەداخەوە ڕۆژانە ئەیبینین چەند محتەوای میدیایی ئاراستەکراوی چاواشەکار کە ڕۆژانە ئەدرێ بە بەرجۆمان بەرچاومان بە ئەی خوێنینەوە خاڵی دووەمیان ئەوەیە کە تۆ ئێستاکە لەم کاتەیە ڕای جەماوەر ئاراستە بکەی بەو ڕێنمایانەی کە ئەمڕۆ دەستگا پەیوەندیدارەکان پێی گەیشتون و مامەڵی لاکرێ بە تایبەتی ئەوانەی کە منەظەمەی سەحی عالەمی با بڵێن کە ڕۆژانە لە دەرەنجامی ئەو توێژینەوانە لە دەرەنجامی ئەوەی کە ستافە پزیشکەکان پێی ئەگا تعمیمەکرێ بۆ هەموو وڵاتان ئەمە پشگیریکردنی دام و لەم قۆناغەیە کاکاروان ئێستاکە هەموو دام و دەستگاکانی ماسمیدیا بە هەموو جۆرە خاوەنددارەتیەکانەوە ئەگەر حیزبی یان کەرتی تایبەت بی یان ئەگەر نازان پترۆ دۆلار بی یان نەزان ئەگەر چی بیت ئەبێ هەمووی تەوەجوهێکی نیشتمانی هەبێ بەرامبەر ئەم قەزیەیە وەکو باسم کرد هیچ ئینتما و بیر و بۆچوونێک نییە لە سەروی ئەم جۆرە قەزیەیە کەواتە ئەبێت تۆ بەڕوحێتی نیشتمانی و مامەڵە بکەی لەگەڵ ئەمە نەک بەڕوحێتی ئەوەی کە من لە پێناو شکستی ئیدارەی فڵان ناوچە لە پێناو ناوزڕاندنی کەسایەتی فڵان پارێزگار لە پێناو ناوزڕاندنی یان بە کەم تەماشاکردنی فڵان حزبی دەسەڵاتدار لە فڵان ناوچە بەداخەوە ئەمە ئەو فەوزایە کە ئێستاکە ئەمڕۆ لە میدیای کوردیە بیدرێت خاڵێکی ترکە نامێ زۆر ئەوەش درێژی پێدەم بۆی چۆن لە دەرگای گفتوگۆکان دوایی زیاتر ئەوە بکەینەوە ئەویش ئەوەیە ئێستاکە لەم کاتەیە مەهامی ماسمیدیای جەماوەری ئەوەیە کار لەسەر چۆن ئەڵێ
دەستنیشانکردنی سلوکە سلبیەکان بکە ئەوەی کە ڕۆژانە ئەبیترێت ڕۆژانە ئەبێن ئیتر چی وەکو هاوڵاتیان چی وەکو موئەسەساتەکانی دەوڵەت کە ئەما یعنی ئەوەیە کە تۆ بە چاوێکی ڕخنانەوە ئەبێ مامەڵە لەگەڵ ئەمە بکەی نەک ئەوەی کەڕایەکی گشتی چۆن لێ وروژاندنی خەتەر دروستکەی لەگەڵ ئەوەیە ئەبێ لایەنە ئیجابیەکان و ئەرێنیەکان بەردەوام دووپات بکرێتەوە یعنی ئێستاکەم لەم قۆناغەیە زیاتر ئەتوانم بڵێم ئەرک و مەهامی میدیا ئەوەیە ئەکرێت لە دوای ئەم قۆناغە کە کەوتینە قۆناغی حەسرکردن و گەماروەدان ئەو کاتاوەی کە کاکستران باسی کرد لە کۆتایی قسەکەیە ئەو کاتە ئەبێ هەڵسەنگاندن بکەین بۆ یەکە ئێمە چیمان کرد لەم قەیرانەیە بەڕاستی توانیمان مەهامێکی نیشتمانی ئاراستە بکەین بۆ ڕایگشتی توانیمان تەقیمێکی جدیانە و زانستیانە بکەین وەکو وڵاتانی مۆدرێن و وڵاتانی پێشکەوتو بەڵێ باش بۆی بینەرانیش زیاتر لە مەبەستی ئێمە تێبگەن کە باس لە میدیاکەین ئێمە مەبەستمان لەو میدیایە کە میدیای سوۆشیال میدیا نییە میدیایەکی ڕسمیە ڕێگە پێدراوە میدیایەکە کە دەستگایەک ئەیبا بەڕێوە کە خەڵکیێکی شارەزا و پسپۆڕی تایە بەس خۆ ناشکرێت ئێمە باز لە سوۆشیال میدیاش نەکەین چونکە ئێستا بەڕاستی سوۆشیال میدیا کاریگەریەکەی ئەتوانم بڵێم ڕای شەقام ئێمە ڕای گشتیمان نییە بەڵام ڕای شەقام بەشێکی بەدەستی سوۆشیال میدیاوەیە ئەو تاکانی کە ئەبن بە ئەدمین خۆیان بن بە سەرنووسەر خۆیان بن بە بەڕێوەبەری نووسین خۆیان بن بە فۆتۆگرافەر ئەوان ئەگەر بێت و ئەو بە ئەرکی خۆیان هەڵ نەسن ئەوانش کە ئەو ئەرکە ناکەوێتە سەرشانی ڕاستە دەرگاوان نییە لە تۆڕی کۆمەڵایەتی ڕاستە فلتەرێشن ناکرێ بەڵام خۆ وەک تاکێکی کۆمەڵ ئەرکێکەکەوێتە سەرشانی ئێمە لە سەرەتا کە دەستمان پێکرد بەداخەوە چەند کەناڵێک یەکەم حاڵەت کە لە سلێمانی دروست بوو هەمومان و بینەرانیش زۆر باش لە بیریانەکە چەند کەناڵێک بانگشەوەیان کردوتیان ئەمە درۆیە کۆرۆنا نییە و فڵان کەس بەوە نەمردووە بە دەردی خوایی مردووە بەڵام ئەو بۆ دوایی کە دەرکەوت ئەو هەڵە میدیاییە کە کرا چەند لێکەوتی خراپ و تا دوێنێش کاکەوان ئەو هەڵە میدیانە بێکومان دوێنێش کراوە چەند کەسێک کە چوونە پرسی فڵان کەس کە بەوە نەمردووە توش بوون ئەم توشبوونە توشبوونی کەی لەکەوێتەوە ملامەسەوە بەریەکەوتن کەواتە میدیا ئەگەر بێوێت ئەتوانێت دەوری هێورکەرەوە بینێ ئەگەر بیشێوێت دەوری لە ناوبردننی هێوری و ئەمان ئەبینێ بۆیە کە ئێمە ئەڵێ قەیران بەم شێوەیە بقۆزرێتەوە هەروەکو ئێوە هەرسێکتان باستان کرد ئەگەر بۆم بەستی سیاسی بقۆزرێتەوە ئەگەر بۆم بەستی ناوچەگەرێتی بقۆزرێتەوە ڕێشوەکە لە دەستمان دەرەچێت کە لە دەست دەرچوو میدیا سەبەبکارە بێ ئەو کاتە مێژوو نەڕەحم بە ئێمە ئەکا نەڕەحم بە کەناڵەکانمانەکە بەڵام خۆ ئەشکرێت مەسەلەن کەسێک خۆی بە ئەرکی خۆی هەستێ معنی کۆمەڵێک پۆست ئەبینی لە فەیسبوک بەڕاستی لە تویتەر لە ئەنواع و ئەشکال ئەو تۆڕانی کە ئێستا هەیە هەنێکیان بە مەبەست ڕوخێن نەرن هەنێکیان بە مەبەست بنیاد نەرن هەنێکیان وەک خۆی باس ئەکرێ بەڵام کە کەسێک تاکی ئەم کۆمەڵەیە خۆی بە ئینتیمایەکی بە کۆمەڵەکەەوە نەبێ بێوێ بازار گرتێ بەربای بێ بەنزیخانەکان قەرەباڵغ بێوێت قەیران دروست بێ ئەتوانێت بەڵام ئەی ئەو ئەرکەی کە ئەکەوێتە سەرشانی ئینسان وەکو مرۆڤ ئێمە سەرتا باسمان کردوتمان لە دوای جەنگی جانی دووەمەوە مرۆڤایەتیەکان گیر نەبووە بلۆکی شەرقی دروست بوو بلۆکی غەربی دروست بوو سەرمایه‌داری و ئشتراکی و ئەم هەموو کێشانی ئیسلامی سیاسی بەڵام ئێستا سێرەکەی هەموو ئینسان وەک دەسێکی شەکە بۆ لەبەری مرۆڤایەتی لە بەردەم وەرچەرخانێکی مێژوویایە ئەکرێت ئەگەر یەکان گیر بێت ئینسان مرۆڤ لەسەر زەویە ئەم قەیرانش تێپەڕێنێت چونکە بۆ هەتاوەکو ئێستا هیچ پەتایەک هیچ دەردێک لە ڕۆژهەڵات و بۆ ڕۆژئاوە لە باکوورەوە بۆ باشووری زەوی نەکردوتە بەڵام ئەم جارە گشتگیرە و یەکان گیرە کەواتە مرۆڤ ئەتوانێت چارەسەری بکە مرۆڤش ئەتوانێت گەوریکە مرۆڤ لە ڕێگەی چیەوە ئەتوانێت هۆکاری کە ئێمە دانیشت ئەمڕۆ لە ئەم دانیشتنیان باز لە میدیاکەین میدیایەکێک لەو هۆکارانی کە هەردوو دەورەکە بینێ هەردوو ڕۆڵەکە بینێ میدیا بە دیوە ڕستمیەکەیە بە دیوە کۆمەڵایەتێکەشیە هەم سوۆشیال میدیا هەم میدیا ڕستمیەکان ئەتوانن قۆناغەکە تێپەڕێنین بۆ لەبەرەوەی مرۆڤایەتی تووشی قەیرانی تر بوو بەڵام چی پەڕانەوە ئایا ئێستا ئەکرێت ئێمە تەنها باز لە کەناڵە ڕستمیەکان بکەین کاکستران پرسیارەکەم ئاراستی تۆیە تۆڕە کۆمەڵایەتەکان پشتگوێ بخین و باز لە کەناڵ بکەین ناخێت بەڵام هەر بۆینی هەڵسەنگاندن ئەم نەخۆشی تەبەن وهات لە ڕووی جۆرافی لە سین لە چینەوە واقعا بۆیە ڕەنگە نوکتەیەکی ینی سەکردەیەکی چینی هەیە یارمەتی دەریشمان بۆ شیکردنەوەی ئەمینە مادام نەخۆشەکە لێ هاتوو بە هانا بە ئەوان بەری لە فەرەنگی چینە وەری بگرن شوان لایەکی بوو لە سەکرد جێگرەکانی تقریبا ماوەی لە
لە مستەوای ماو و لە ناوبانگ و دەرکردنی ڕێک لە دوای جەنگی جیهانی دووەم کە دەرکەوت و باسی جەنگی جیهانی دووەمت کرد قسێکی زۆر جوانی لێ پرسن ئەڵێن هەڵسەنگاندنە چییە بۆ شۆڕشی فەڕەنسا ئەو کاتێک کە لێ پرسن تقریبا نزیکەی 200 ساڵ شۆڕشی فەڕەنسیا تێپەڕی بوو قسێکی زۆر جوانە کاسەنداکێش ئەڵێ هێشتا زووە هەڵسەنگاندن بۆ شۆڕشی فەڕەنسا بکەیت ینی ئەمە هێشتا وابزان 200 ڕۆژتێنە پەرێ بەسەر قەیرانە لەبەر ڕەنگە هێشتا زوو بێ هەڵسەنگاندن بۆ ئەم قەیرانە بکەین لە ناویشە بۆ میدیا بەڵام بۆ تەبەن بێگومان یەکێ لەو فەرعانەی کە ڕەنگەمە وەزیفەی دکتۆرە چرۆ و دکتۆر شێرکۆ بێ کە لە بواری ئەکادمیە کارەکەن یعنی مەسەن بۆ دراسات بکەنەوە بەشێک لە مەسەن هەڵسەنگاندن بۆ میدیای تەقلیدی لە ئەدای کۆی وەزی سیاسی وڵاتەکەی ئێمە چۆنە و میدیای سۆشیال میدیاش چۆن ئەمە دراسات لەمەی لە بەردەست هەیە کە چۆن دراسی لەسەرەکەی بەڵام ئەگەر وەکو هەڵسەنگاندنێکی گشتی وەکو خوێنەرێک وەکو چاودێرێکی ئەم سوشیال میدیای بکەین خۆی سوشیال میدیا لە کوردستانە بەشی زۆری کەرەستەکانی لە میدیا تەقلیدەکە وەرەگرێ ئەگەر مەسەلەن بۆنە سەیری پێیجەکەی من بکەی یان پێیجەکەی دکتۆرە یان هەمومان سەیری پێیجی هەمومان بکەین لەسا با ڕێژەنەڵم بەڵام بەشی هەرە زۆری بابەتەکانمان ئەو شتانن کە لە شوێنی دیکە وەری دەکەین حتا وتاری خۆشمان ئەوەیە کە بڵاوی دەکەین و لە میدیا تەقلیدیەکە بەرنامەی خۆمان و بەرنمەیە کە لە گەلی کوردستان یا لە شوێنیشکەیکەین و لێ بڵاوی دەکەین و پەخشی دەکەینەوە ڕێژێکی زۆر کەم هەیە لەو شتانەی کە هی خۆمان دایدرین و ئەمە بۆ ئێمە کە میدیاکارین وایە بێگومان بۆ خەڵکی ئاسایش لەسا ڕێژێکی زۆری لەسا 90 ڕەنگە 95 ئەو شتانی کە وەری دەگێت لە شوێنی تۆوەری دەکرێت نوکتەیەکە لە شوێنیکەوە وەری دەگرێت بابەتێکە مادەیەکە وێنەیەکە لە شوێن دیکە لەسا 5 ڕەنگە ئەو شتانەوە کە خۆی وێنەی دەگرێت لەبەرەوە بەڵام شێوەی دانانەکەی و شێوەی ئەوەی کە ینی زیاد لە چی وەری دەگی ئەوش ڕنگدانەی مرۆڤەکانە ینی مەسەلەن بۆ من چی وەرەگم لە تەلەڤیزۆنەکانەوە ناخی خۆم ئەوەوەرەگم ئەگەر خۆم ئینسانی گەشتبین بم ئەو شتانە وەرەگم لە تەلەڤیزۆنەکان و لە ڕۆژنامەکان و لە میدیاکانەوە لە جێگاکانەوە کە گزارشتە لە گەشتبینی خۆم بۆ ژیان بۆیە ئەگەر لە پیج و ئەکاونت و لە تویتەر و لەو شوێنانەی کە سوشیال میدیایە لەو شوێنانەی چی وەرەگریت بە زۆرێک لە جوەکان پێیجەر کەسێک کەیتەوە ئەکاونتێر کەسێک کەیتەوە ینی شخصیەتی ئەو کەسە دەرەخات ئەوەی کە من سەرنجە دەم زۆر کەس هەیە ینی شتی باش بڵاو کاتەوە شتی گەشتبین طبعاً درۆ خراپە بڵاو بکرێتەوە بەڵام ینی ئەگەر بە چڕی شتی گەشتبین بڵاو کەیتەوە بێگومان تەسیرە کات سەر خەڵک بەسەر لێرە چییە ڕەنگە تۆ زۆر کەسە بێ ئەمە بڵاو نەکاتەوە کە توش بوویەک لە فلان جێگا دۆزراوەتەوە بەڵام ئەوە خۆی کە دوایی بڵاو کاتەوە لە فلان کەس چاک بووە معنەوەیە ینی ئەترافە بەوەی کە ئەم فلان کەسە تووشی ئەم نەخۆشیە بوو ینی ئاراستەی ئیشەکەمان زۆر گرنگە کاروان برادرانی یانیگە سەیر بکەی مەسەلەن ئێمە دەڵێن لە شاری سلێمانی 10 کەس چاک بووە معناوە ئۆڕە دێمە ئەترافکردنەوەی کە 10 کەس توش بووە بەڵام ئەوەی کە هەندێک کەس بووە بڵایەکە وەکو مژدەیەک دەداڵێ وڵات 2 کەس لە سلێمانی تووشەوە بوو یعنی ئێستا مەسەن لەم واجای ئەمینە میدیا هاوپەیمانە لەگەڵ کێ لەگەڵ دەستگاکانی ئاسایش و ئەمنیەتی وڵاتەکە هاوپەیمان لەگەڵ دەستگاکانی تەندروستی هاوپەیمان لەگەڵ ئەو منەظەماتە نێودەوڵەتیانەی کە لەسەر ڕێژەی بڵێن ئەم نەخۆشیە بابەت بڵاو دەکەنەوە یان ڕێنووی بڵاوکەنەوەکو دکتۆرە چرۆ باسی کرد کەواتە ئێمە کەواتە ئێمە ینی هاوپەیمانێتی نێودەوڵەتی هەیە ئقلیمی و نێودەوڵەتی و کوردستانی بۆ ئەوی کە مواجای ئەمینە بکەی ئێمە نەبێ ئەم هاوپەیمانێتی تێک نەدەین مەسەن نمونەیەک بچووکە لەوە میدیایە کە دێت بڵێن کێشەی دکتۆرێک لەگەڵ ئەفسەرێک گەورە ئەکاتەوە ئەوە دێ ئەم هاوپەیمانێتی تێک بدات باسکردن لەو ڕووداوە ئاسایە دوو باسیکەی بەڵام بەرامبەر تو ئەتیزاری ئاسایشی سلێمانی بڵاوکەرەوە باشە لەوەی گەورە بکەیتەوە باشە لەوەی کە هەڕەشەکانی کە بەداخەوەندێک میدەوەکوتم بەم سەنگەربەندیەی کە پێش کۆڕۆنا هەبوو بەو سەنگەربەندیە داخل بوو هیوادارم لە دوایی ئەو دەرسی کەوەری دەگرێت بۆ سەنگەربەندیە کۆتایی پێنێنێ بزانێ مرۆڤایەتی یەک وەزیفەی گرنگی هەیە و بزانین ڕوبەڕووبوون ئەم مەسەلەیە ڕوبەڕوونێکی گشتیە ینی بەچی داخل بووین مەسەلەیەکە
لەچی لە قەیرانەکەداین دەرسەکانەکەوەی دەگەین لە دوایی وەکو مرۆڤ وەکو کورد وەکو ئینسانێکی کوردستانی وەکو مرۆڤایەتی لەم ئەزمێ دەبچین گرنگە. بینەرانی بەڕێز ڕێگەمە بن وشانێک وەرگین وشانێکیش بین بە ئێوە کە لە میدیای کوردیا پێی ئەڵێن ناوبەر کەمیکە گەڕێنەوە لاتان زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویستەوە گەڕینەوە بۆ لاتان جارێکی کە بە هێوای ئەوەی کە دەمەتەقەکەمان سوودمەند بێ بۆ ئێوەی وەرگر بۆ ئێوەی بینەر و ئێمەش بتوانین بەپێی ئەو ئەزمونەی کە هەمانە سوودێک بۆ بە ئێوە بگەێنین کە ئەم قەیرانش بە شێوەیە تێپەڕێنین کە دوایی بە کورد ئەڵێت کاڵێک بە ئەژنۆ نشکێنین. کاکەڕان خۆی یەک ملاحەزەی زۆر جوان لە باسی سوۆشیال میدیات کرد. سوۆشیال میدیا ئەمڕۆ بمانێ و نەمانێ بە باشی و بە خراپەوە کاریگەری لەسەر کۆمەڵگە دروست کردووە. ئەوەی کە جەنابە باسێکی مەسەرەن لەسەر شارعی کوردی توانێت ئیشی باشکە بەڵام نەیتوانێت ڕای گشتی بە شێوەیەک لە شێوەکان دروست بکە. کێشەی سەرەکی ئێمە ئەوەیە هەر یەکێک لە ئێمە لە پشت مۆبایلەکانمانەوە بووین بە مسەوەر بووین بە محەرێر هەر شتێک خۆمان بمانەوێ ڕەشببینی بێ گەشتبینی بێ بڵاوێکینەوە. من لە ڕاستیا لێت ناشارمەوە لە بیدایەتی قەیرانەکەیە کە دەستی پێکردۆمانە من لەگەڵ ئەوە بووم کە لە ڕێگەی سوۆشیال میدیا متابعەمە کرد خەڵک تۆقاندنێکە بوو لەگەڵ ئەوە بووم کە خەڵک نەتۆقێنین وشیاریان بکەینەوە هەر بەو ناونیشانە شتێکم نووسی بەڵام دوایی کە ڕێژەکان ئەبینیت کە وەزعی خۆشمان لە ناو سوۆشیال میدیا ئەبینی کە خەڵک بینی ئیلتیزام نییە لە ڕووی هۆشیارەکەی کە پێی ئەدرێ ئەو ماندووبوونەی یان ئەو ڕەنجەی کە دەستگا تەندروستیەکان دەستگا ئەمنیەکان دەستگا مێدیایەکان هەمووی هەوڵی بۆ ئەیە بۆ ئەوەی کە کەمترین زەرەر ئێمە لەم قەیرانە دەربچین سیرەکەی هەستێکی ڕنج بەبا ئەچن بۆیە من ڕاستەو خۆ لەوە پەشیمان بوومەوە کە بڵێم بانەیان تۆقین نا پێویستە هەموو حقەتەکان بخەینە بەردەستیان ڕاستیەکان بۆی مەترسیەکان لە بەرچاوی ئەوەی ئیتالیا کە ڕوویە مەسەن هەموو مەترسیەکانی خستە بەردەمی خەڵک لە هەموو دنیاە لە هەر شوێنێکە خستەخانەیەکە هەیە 15 قەرێوەڵی تایە کە قەرێوەڵی ئەوەیە کە پێی ئەوترێک بۆ عینایی مرەکەزە یاخود چاودێری ورد بە مەسائلی ئۆکسجین و کۆمەڵی ئامێری تر و ئەمانە سیرەکەی ئێمەش لە سلێمانی خۆشتەکان محدودە دیارە بۆ ئەوەی ئێمە تووشی ئەو قەیرانە گەورەیە نبین کە ڕوبەڕی وڵاتان بۆتەوە خۆ مردنەکە چییە مردنەکە لە نەبوونی ئۆکسجین و کۆمەڵێک پێداویستی ترە بۆیە ئەمە سوۆشیال میدیا نەیتوانی وە کاریگەری مەسەنە ئێمە وەکو تاکی خۆشمان وەکو ڕۆشنبیر ئەڵێ وەکو ئەکادمی ئەڵێ نەمانتوانێت بەو شێوێژ بتوانین لە ڕێگەی سوۆشیال میدیاوە کاریگەرێکی گەورەمان هەبێ بەڵام طبیعەتی میلەتی ئێمەشیان میلەتی شەرقی ئەوسەط و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ئەوەیە دائیمە حەز ئەکا شتە ناخۆشەکان شتە خراپەکان گەورە بکە و گرنگی پێبا بۆیە کێشە سەرەکیەکەی ئێمە لەگەڵ سوۆشیال میدیا ئەوەیە ئێمە چۆن بتوانین تەوزیفی باشیەکان بکەین تەوزیفی ئەوە بکەین کە مثلەن کە لە مێدیا و لە سوۆشیال میدیا جیهانیەکانە ئەیبینین پێمانەڵێن لە سایی فلان وڵاتەکەنەوە گۆرانی ئەڵێ قەی چیەکە بە شتە جوانەکان ئێمە لە سایکەینەوە شتە خراپەکان بە لە سایی نەکەینەوە ئەمە تااقەتێکە لە ناو مجتەمع و کۆمەڵگەکەی تو قەچێکە با لە ڕێگەی سوۆشیال میدیاوە لە سایی وڵاتەکەینەوە کە ئیشێکی زۆر جوان و باش ئەکا ئەو بوارەی سوۆشیال میدیا لایەن دەستگا تەندروستیەکان یاخود دەستگا مێدیایەکان ببینە هەموو ئەو ڕێکلامانی لە ناو مێدیا هەیە پێویستمان بۆ جارێکی تر ئێمە لە ناو سوۆشیال میدیا بڵاو بکەینەوە ئەمڕۆ خەڵک زۆرترین سێری سوۆشیال میدیاکە کەمترین سێری پرۆگرامەکانەکەن لەوانەیە ئێمە کەمترین بینەریشمانە بێ لەم بەرنامەیە چونکە خەڵک وای لێ هاتووە تااقەتی چۆ لە شتی زۆر وتن زۆر دوور و درێژی ئەم شتانە بۆیە حەز ئەکا ئەوەی کە خۆی ببینێ بەرنامەکە ئەچێتە سوۆشیال میدیاوە مەقطعی تۆی بەدڵە سیرێکای دکتۆری بەدڵی کاکسترانی بەدڵە هیمنی بەدڵنیە لایە بەم شێوەیە خەڵک تەعامل لەگەڵ سوۆشیال میدیاکە بۆیە جانبێکی زۆر گرنگە لە قەیرانەکانە ئێمە ئاگامان لە سوۆشیال میدیا بێ بە هەموو سێکتەرەکانیەوە کە گرنگی پای پێبین بەڕێز بە یارمەتی کاکستران و کاکاروانیش هەند ئاراستەیەکی فکری هەیە بەداخەوە لە وڵاتانی جیهانی سێم وا تێگەیشتون کە زۆروبۆری پەیج و سایت و ماڵپەڕی ئەلکترۆنی لە سوۆشیال میدیا مانایە ئەوەیە کە تۆ ڕێژەیەک لە گەشەسەندن و پێشکەوتنی معریفی ئەو کۆمەڵگەیە دەرەخە کە ئەسڵ و ئەساسی نییە وانە پێچوانەکە ڕاستە چۆن ئەڵێت دەستەواژەیەکی زانستی ئەتوانی بڵین کامانە دەرهاویشتەی ئەو توێژینەوانەیە کە لە بواری گەیاندن و کۆمونیکیشن و ڕاگەاندن کراوە کاکاروان بەعکسەوە ئەڵێ لە هەر کۆمەڵگایەک
کە پەیجی وەهمی کە سایتی وەهمی زیاتر هەبوو ئەوە دەلالەتە بۆ ئاستی لاوازی معریفی ئەو کۆمەڵگایە جا بالفعل ئێستاکە ئێمە لەمڕۆ کاکستران یعنی هەستی پێەکەین هەستی بێگەین کە بالفعل سوۆسیال میدیا ڕۆڵێکی خەتەری بینیوە و بەڵام لەگەڵ ئەوەیشا ئێمە ناتوانین لۆمەی ئەوانەی کە سوۆسیال میدیا بەکارێنین لۆمەیان بکەین بۆ لەبەرەوەی ئەو سیتیزن جۆرنالیستە یعنی هاوڵاتێکی سەحەفیە هاوڵاتێکی پیشەی نییە وەکو کاکستران 30 ساڵ خزمەتی مەجالەکەی هەبێ ئەزمموی هەبێ وەک کاکاروان وەکو شرۆخان بۆ نمونە واکو ئەو ڕۆژنامە نووسە محتەریفانە لەگەڵ ئەوەیە ئێستاکە ئەمڕۆ ئەم سێمانگەی کە ڕابرد کۆمەڵە توێژینەوە کراوە لەسەر ئەم قەیرانە لە دەرەنجامی ئەو توێژینەوانە ئێستاکە چەمچێکدا تاشراوە چەمچێکداش چراوە هەر بە مەفهومە ئینگلیزەکەی کە پێوتێت ئینفۆمەدیک چەمجێکی لێکدراوە لە نێوان دوو شەی زانیاری و پەتا یعنی پەتای زانیاریەکان یعنی لەگەڵ ئەوەی ئێستاکە کە ئەهلی توپ پەتای کۆرۆنا بەکارهێنێ لەگەڵ ئەوەیش ئێستاکە پەتای زانیاریەکان بۆ بە چەمچێکی باو لە ناو جیهانبینی مێدیایە بالفعل پەتای زانیاریەکان ئەمڕۆ زۆربەی توێژینەوە تازەکان کە لە سەروبەندی کۆرۆنا ئەنجام درراوە دەری خستووە کە ئەڵێ پەتای زانیاریەکان خراپترین کاریگەری سایکۆلۆجی لەسەر هاوڵاتیان دروست بووە بە تایبەتی کام کۆمەلگا ئەو کۆمەلگا پەرئەستێنەکانەوەی کە پێ وترێت دووە لە عالەم بۆ لەبەرەوەی زۆربەی بەکارهێنەرین ئای زۆربەی بەکارهێنەر معنای ئەوەیە کە زۆربەی معریفە و ڕۆشنبیری هەیە نەخێوانە چکە بە پی توێژینەوەکان دەرکەوتووە بەکارهێنانی سوۆسیال میدیا بۆ سێ هۆکارە یەکەمیانەوەیە کە زۆرترین خوێنەری هەیە بەڵام کام خوێنەری ئومی یعنی خوێنەرێک بەس ئەوەیە ئەزانە بنووسە بخوێنێتەوە بەڵام سوۆسیال میدیا بەکارهێنێ دوو لەواتەوە مامۆس کاکاروان باشتر بزانێت لە سوۆسیال میدیا ڕێکاری یاسایی و چاودێریکردن لەلایەن مەحاکم و ناچێتە چوارچێ ینی ئاستەمە تۆزە قورسە میدیای بۆ ناکرێت حاڵەتی دەگبنێ وەکەوەی کە هێمن مامەند کە تووشی بوو ینی ئەوە جابەجار ئەو شتانە حاڵەتانە کابێ کە هێژی ئەو کەسایەتێکی معنەوی دیار دەرکەوتوو بێت کە ئەکرێت ئەوە و کاتە محاکم و داواکاری گشتی بتوانێت یەخی بگرێت تۆزە قورسە مەسەلا یاسایەکان لە هەمووی خەتەرتر هۆکاری سێم ئەوەیە بەرکەوتە یان بەکارهێنەرانی سوۆسیال میدیا بە عام جمهورێکی خۆشباوەڕ و کەم معریفەیە ئەمەوەی کێشەکە کێشەکان ڕەنگەوەش سپێنێکە لێکۆین لەسەر مۆزوعەکەن بەرچاوڕوونی زیاترمان بدەنێ ئەوەی لە کوردستان فەرق نییە لە نێوان سانسۆری سیاسی و سانسۆری کوالیتی یعنی زۆربەی سانسۆرەکان لە وڵاتی ئەمە وەک لەبەر وایە ناومانە چونکە سەرکوتکردنە بووە بندەسیە بووە هەموو سانسۆرەکان بە جۆرێک لە جۆرەکان بە سانسۆری سیاسی لە قەڵەمەدرێ یعنی مەسەسە بۆ کەناڵێکی حد نەکرد سوۆسیال میدیا کەناڵێکی ڕاگەاندن کە هەڵاکە خستنەوەی ئەو کەناڵە بەرامبەر بەرپرسایەتی سیاسی یان یاسایی یان حتا دینی وەکو سانسۆرێکی سیاسی لێکە دێتەوە ئەوە زۆر جار وای کردووە کە تۆ ناتوانانی هەندێک ئیجراعاتێ وەربگری مەسەرەن بۆ نمونە بەرامبەر بە سوۆسیال میدیا مەسەرەن وەکو باسانیش کرد ینی خۆی لە ڕووی یاساییشەوە ئەم کێشەیە ڕوون نیە قانون لەگەڵ مۆزوعان چۆن تەعاملەکە بەشی بەداخەوە زۆر جار دەسەڵاتی سیاسیش ینی هەندێک لە دەسەڵاتی سیاسی ئەم تەوزیفەوە بەکار دێنن یان زۆر جار بە غەرەزی سیاسی مەسەوەکو گرتنی و هێمن ینی خۆداوای چی کرد خۆنەی وتۆ کۆرۆنانی لە کوردستانە و توێتی مەسەرەن معاشی ئەو خەڵکە بدەن بۆ منە هەندێک جار ئەو تەوزیفە ینی سیاسیە و ئەکات خەڵک ئازادی خوازەکان بمانوێت سڵ بکەن لەوەی کە داوای سانسۆرێکی بکەن سانسۆرێک عێراقی بە کوالیتیەوە بێ کە داوای دەکەی بەداخەوە هەندێک کەس سانسۆرەکە وا خراپ بەکارهێنێ کە ئیتر تۆڵی کاکە چی بڵاوەکەن بە بڵایکەنەوە ئیتر لەبەرەوەی ئەو خراپایە پاکستان هەندێک قەیران هەیە دروست کراوە بۆ نمونە ئێمە خۆمان هەر لەم ماوەی ئەم مانگی ڕابردووە چەند شتێک دروست کرا یەک لەوانە قەیرانی بنزینەکە بوو کە لە ڕێگەی کەناڵێکی میدیایەوە یان چەند پیجێکی سوۆسیال میدیاوە هەموو کورد دابەزێتە سەر
شقام بۆ کڕینی بنزین لە کاتێکە کە هەموو بەرپرسان ئەڵێن یەدەکی بنزین تا 3 مانگی کە هەیە پێرێ شەو پێش 48 ساعتی بابن قەدەغی هاتوچۆکە بڕیارێک لە حکوومەتەوە دەرچووە شەو دەرەچێ بڕیارەکە 48 ساعت قەدەغی هاتوچووی بەڵام بەجارێکە هەموو خەڵکی شارەکان دابزن سەر سوپەرمارکێت و مینیمارکێت و کڕینی کەلوپەل و سەوزە و میوە و ینی چەندین حاڵەتی ئالم بابەتانە ئەم حاڵەتە ئەکرێت ئێمە ڕێگەی لێ بگرین چونکە بەڕاستی ئەگەر سوسیال میدیا ئەگەر میدیا نتوانێت ڕێگە لەمە بگرێت باشە 100 لایەنی گەشی حاڵەتەکە هەیە ئێمە تا ئێستا کەس باسی ئەوی نەکردووە کە دراوسی دوو دەوڵەتین هەردوو دەوڵەتەکە بەرهەمهێنن تورکیا و ئێران دەوڵەتی کشتتوکاڵین دەوڵەتی پیشەسازین نفوسیان زۆرە لە شاوەیە کە ئێمە بەقەدر پارێزگایەکی ئەوانمانێ ئەتوانین بەس لە ڕێگەی حدودەکانەوە ئێمە لە قەیرانی خواردەمەنی و ئەمنی غیزایی و کە پێوتێ ئەمنی خۆراک خۆمان دەرباسکەین دەوڵەتی یەک و ئێران ئەتوانی ئێساتێ هەموو کەندا و بەخێوکە لە خۆراک و خواردەمەنێ ئێمە ترسی تەماتەمان بۆ هەبێت مەسەلەن لە پێرێ لە بەرهەمهێنانی کشتتوکاڵی خۆشمان کەم نین لە داناومان ئێستا زۆر باشی بەڵام لەگەڵ ئەوەشا خەڵک هەبوو بۆ 48 ساعت 7 کیلۆ سەوزە و میوەی کڕی و هەم خراپە بێ ئەمڕۆ بازار کراوەتەوە هەموو خراپە کەواتە تو لێرە قەیرانێک هەیە بەدەستی ئەم قەسەکرێت من دڵنیام هەنوێکیان دوانی ڕۆڵی بازرگانەکانی تایبێت لەوانی ڕۆڵی خەڵکی بەڵام قەیرانێکیان هەیە لە نەزانینەوە کرد ئەوەی کە لە نەزانینەوە کرد دایم میدیا زەلە دیسانی کاروان ئێستای ئێمەهینمان هەیە مەسەل لە حکوومەت هێرمی کوردستانیش بەسەر لیژنەی بەرەنگاری ئەم نەخۆشیەمانەیە خۆ ڕەنگە پێویستکە مەسەلەن ژووری جیاجیانێ گوندێک بوار یعنی مەسەلەن بۆ بواری میدیا بۆ بواری مەسەلەی سۆیکۆلۆژی بەواری کشتتوکاڵی بازرگانی و حتا هەندێک جاریش ئێستا باسی نوکتەمان کەوتمان نوکتە بۆ تەیەکی لە خۆ وڵاتە من شتێم خوێدوتەوە عەبدولناسری گوڵ و کەسانی خەڵکی بان کەوت ئاخر نوکتە چیە لە مەسەر لە سەدەمی حکوڕانی خۆیان خەڵک ڕەنگە وڵاتێکی مرکزی بووە ینی کەمتر بۆ نەیپرسی ڕۆژنامەکان چێڵموتی ئاخر نوکتە چیە بووی مزاجی میلەتی مسر بناسیە ڕەنگە ئێمە پێزمان بۆ ئاخر نوکتە لەم بوارەیە چێویستە مەسەلەن لەو قەیرانی کە تۆ باس کرد کە خەڵک دێت سەر جاداوە لە بەنزینە یانین تەماتە ئەقرێ نازم چێکرێ خۆدایان نوکتایە توانین بەکاری بێنی زۆر ینی نوکتێکم خوێندەوەڵێن ئێکی من خەمم نییە شت بکڕم خەزن کەم هێشتا زمانی ڕیفراندنەکەم ماوە ئایا مەسەلەن بۆ نەبێ پرسیارێک دروستە بێ دەستگاکانی غورفەی بڵێن ژووری قەیران ئەتوانێت چەند مەسەلەن نوکتەی وا بەرهەم بیانەیە کە يعني قەیرانەکە بە دیو ئیجابەکەی بەرێ نوکتەکە مەسەن نوکتەی بەرهەمێنەر وابێ ئێمە نوکتەمان لەسەر پەیوەندینی ژن و پیا مەسەلەن ئێمە چۆن بتوانین ئەمە عادەی تەوزیف بکەینەوە لەم خۆ میدیا بەشێک لەم ئیشی میدیا ئەمەیەکە و بەشێک لە سوۆسیال میدیاش چونکە خۆ میدیا سوۆسیال میدیاش دابراونێ لە میدیا کلاسیکەکە هەموو کەناڵەکانی ڕاگەاندن باخچەی پشتیوانەیە سوۆسیال میدیای خۆیان هەیە ئەتوان ینی نوکتەکان بگۆڕن مۆسیقا بگۆڕن کاکستان بەس بۆ دەوڵەمانکردنی ئەو دێڕێ ئەخیری بەڕێزت کە من باس ئەوم کردوتم ئەو سلوکە سلبیانەی کە ڕۆژانە ڕوئەدا ئەی چییە ئەو سلوکانە بکا بە ئیجابی ئەوە ئەو دەستگا میدیا فەرمیەکانە نەک سۆشیال میدیا یعنی ئەوە ئێستا بەڵام بەداخەوە کە ئیسا کە تۆ هەندێک دامەزراوەی میدیای معتەبەر ئەبینی کە بەداخەوە یعنی خۆی بە معتەبەر ئەزانێ ناکرێت ینی کار لەسەر خەسکردنەوەی دەستگای پارەدار لە ڕووی میدیا معناوە دەستگای سنگینیش بێت لە ڕووی وەزیفەی کۆمەڵایەتی اجتماعیشەوە کاکستران ئەمڕۆ ینی معادلەیەکی زۆر غەڵەتەیە لە ناو ئەزمموی میدیای ئۆپۆزیۆن ناکرێت ینی تۆ ئەگەر ئۆپۆزیۆنێکی باشبی بڵێ وەڵام میدیایشی ئەبێ ئەوەم هەبێت کات کاریگەری لەسەر سلوکیاتی کۆمەلگا و ڕای گشتی دروستکەم ئەویش ناکرێت ئەی تۆ ئەی کەواتە ئەیمە بادە ئەنی نیشتمانیەکانت چییە ئەیمە بادە ئەمرۆڤ دۆستانەکانت چییە لە ڕۆژێکی ئاوا ئەگەر تۆ پەتای کرۆنا بکەی بە گرە و ڕان مزایدە لەسەر حیسابی تێکدانی میزاجی خەڵکی میزاجی بینەر و ئەرکە میدیایەکە چی لەکە لەو کاتە دایم لە قەیرانەکانە ئەرکی میدیای ڕاستەقینە لە قەیرانە دەرەکەوێت جنا لە کاتێکی ئاساییە میدیا ڕۆڵێکی کاریگەر نابینێ بە بەڵام ئێستا دەرەکەوێت میدیای کوردی ئەتوانێت قەیرانی بەنزینت بۆ دروستکە بەڵێ ئەتوانێت هێوری کات و بەڵێ ئەتوانێت میدیای کوردی ئەتوانێت خەڵک بێنێتە سەر شەقام ساعت 12 شەو هەمویان تا بەیانی کلکە ماسی حە بکڕن و تەمات و پەتات بکڕن بۆ 48 ساعت بەڵێ ئەتوانێت کەواتە ئێمە لێرە لە بەرامبەر ئەم ئەزمونانەین ئێمە دانیشتەکەمان بۆ ئەوەیە بزانین ڕێگە چارەکان چین ئەگەر میدیاش بدۆزیتەوە ڕێگە چاری میدیا ئەی باشە سوۆسیال میدیا چی کاروان من هەر لە مەسەلەی سوۆسیال میدیا لەو ڕۆژانەی پێشوا لەواڵی خۆم لە فەیسبوک
پۆستێکم دانا ڕسمێک بوو لە ئینتەرنێت هێنام کۆمەڵێک زەیت و نۆک و ئەوانە بە کەفێکەوە دانراوە و یعنی ئیشوا نووسیم هەریەک جملەی بەسیتم نووسیڵم ئێوە حاڵتان چۆن یعنی حاڵی ئەو ژوایە لە 95 کۆمنتەکان هەمووی لەگەڵ ئەوەیە کە بەزاهی و بەشتا ئەمانی شتۆتەوە کە لە ڕاستیە غەڵەتە ئەمە من بۆچی کردم بەس بۆی بزانم جەزنە بزێکە و خەڵکانەکەم لەگەڵ منان بزانم تا چەند ئەمەیان بەکارهێناوە کەواتە ئێستا ئێمە چیەکەین ئیش لەسەرەوەکەین لە داهاتووە حملەکانمان چی بکەین ئاراستی خەڵکەین کە ئەم شێوە بەکارهێنانە غەڵەتە کە تۆ بەکاری ئەهێنی مەسەرەن باترەوەکەین ئێمە سەوزە و میوەکان بە کەف و بەتایت و بەزاهی و بەنازانم چی بۆ شتان ناشوێنەوە لە ڕوعلمێکەوەڵێ غەڵەتە لەو ڕۆژانەیە لەگەڵێکێک لە پسپۆرەکان قسەم کرد بۆ کارکردنی بەشداریمان لە سپۆتێکی تیV بۆ شتنەوەی سەوزە ئەڵێ زۆر غەڵەتە سەوزە بە خوێ بشویتەوە خوێ تەفعیلی ڤایرۆسەکەکە ئەمە شتێکی خراپە مادێککە هەیە ئەتوانیت تۆ سەوزەکەی پێ بشویتەوە جگەلەوە ئەڵێ ئاوێک کە گەرمیەکەی واهی بێ یعنی هەم سەوزەکە شت تێگنەیە و هەم ئەتوانێت ئەگەر ڤایرۆسەکەش بۆ سەوزەیە هاتبێتە ماڵەوە ڤایرۆسەکەش لە ناوبەرێ کەواتە تۆ بە ئاوە گەرمەکە بە ئاوە پاکەکە ئەتوانی ئەمەی کە من ئێڵێم سوشال میدیا ئەتوانین بم ڕۆیە ئێمە بۆ ڕێنوێنیکردن زۆر بە باشی بەکاری خۆ دەزانی هەم میدیا ماس میدیا چی ناوئەنێن لە سوشال میدیا هەمووی سلاح ذو حدەینە بە دوو بە هەردوو ڕۆکەیاتۆ ئەتوانی خۆی دکتۆر هەر لەبەرەوەی ینی سلاح ذو حدەینە ینی ئەتوانین ئەو دیوە چڕکەینەوە سە تۆ مەسەرەن شاربەتی خۆی لە ماڵەوە ئاوی زۆر تێ بکەیت تامێکیەیە و ڕێژەی ینی ئێمە بێن ئەم وا بکەین ڕێژەی من ماستاو ناخۆم سەحەتم وایە هەر کەسە لە ڕاگەیش تەجبیر خۆیەوە شەربەتێکی باش دەخۆم تۆزێکی نانیوە یەک شتێکەیە کە تۆ ڕێژەکە چەند دەکەیت کەواتە ئێمە بێنە سەرەوەی کە ڕێژەی گەشت ئێمە ناتوانین درۆ بکەین زۆر باش ئێمە ناتوانین لایەنە ڕەشبینەکانی ژیان بشینەوە چکەوەکو دکتۆرە باسی کرد ڕەنگەن دەجا پێویستکە باسی بکەیت ئەمە بەڵام ئێمە دەتوانین چەند ڕێژەی گەشتبینی فراوان بکەین و ئەمە مەسئولێتێکە هەم مەسئولێتی میدیا هەم مەسئولێتی ئەو کەسانن کە کارەکتەر لەناو کۆمەلگەدا مەسەل لە مامۆسایەکی ئاینەوە تا سیاسەتمەدارێک تا برێن دەستگاکانی تەندروستی ئەمە دەبێت ئەم خەڵکانە ئەو ڕێژەیە بەکاربێنن کە گەشتبینە مەسەر بۆ نمونە ئێستاکە لە بپرسی مەسەن کارکتەری بەهێز لەم بۆزایە کێ مەسەن مامۆسای زانکۆ کە پزیشکە ئاسایشە دەستگاکانی تەندروستیە ڕەنگە هەندێک برێن مؤسساتی خێرخوازی بن ئەمانە ئەم دەورە دەجێت ئەبێ ڕێژی ئەوە زیاد بکەیت و نمونە یعنی اعتیبار نمونە زۆر گرگەت بڵ حەزەکە مەسەرەن هەفتەی یەکەم دەستگایکی زۆر دەستگای خێرخوازی پەیدا مەسەڵەن دەستگای مام کە یارمەتی خەڵکەدا بۆ نمونە یعنی ئەبێ ئەم ڕێژەیە زیاد بکەیت و ڕێژەی پابەندێتی تەندروستی زیادکەی و ڕێژەی پابەندێتی سیاسیش زۆر گرنگە هەرەوە نییە تۆ بڵی وای لاتە بوو فترێک خەڵکە و دووش لە تەماتەیە بردو بشایدا یارمەتی خەڵکدا ئەمە عیلاقی بە خێرخوازیەوە نییە ئەبێ ئەم ڕێژەیە کەم بکەیت بەچی کە بکەیت بۆ نا حاشای لێ بکەیت تعلیقی لێ دەینە بە ڕێژەی ئەو مؤسساتانەی کە دەورێکی کۆمەڵایەتی دەورێکی مجتەمعی دەگێڕن بەبێ ئەوەی داوای بکەن کە لە بەرامبەر ئەمەدا دەست ینی بڵێن وێنەیان دەربخی ئەمە سەری چەکە باشەکەیە سەر باشەکان بەم شوێ بەکارێنی بەڵام ئێگەر کەناڵێک هەمومان بینیمانەکە ئەتەرڤیو لەگەڵ کەسێکە کە هاوڵاتیەک 100 جار لەسەر لەگەڵی فشەیە کۆرۆنا نییە ئەمن دەمامک نابستم ئەمن دێمە دەرەوە ئەمە سیاست بۆ ئاکەن بواکە ئەم کەناڵەکە ئەم ئەتەرڤیو ئەکات بێ فڵتەر ئەڕوات کەواتە ئەمە مەبەستیانەیە گشتاندنە کوداوای دڵ هەر شەڕ بۆ جوامێرەکە یان ڕەنگە مەسەلەن بۆ من ئەم شەڕە زۆر کەناڵ بخەوە یان ئێستا شەڕی حربی خەلیجی یەکەم ساڵی 91 بوو بە شەڕێک بۆ CNN یان CNN تیا دەرکەوت شەڕی خەلیجی دووەم 2003 جەزیرە تیا دەرکەوت بەڵام لە دوایەوە شەڕەکانی دیکە جەزیرە کەوت یانی خۆ لە دوای بەهاری عەرەبیە کەوت کێ دەڵێ دوایم کۆڕۆنایە زۆر قەناتەیە کە بێگومان لە قێرانەکان ڕاستی دەرەکەوێت ڕاستگۆیی مەبەستەکان هەندێک ناڵم هەمووی بەڵام هەندێک لە میدیاکان لەم ئەزەماتان لە شەڕی داعش کەوتن هەندێک دەستگا هەیە لە شەڕی ئۆپۆزیسیۆنی حکوومەتە کەوتن ڕەنگە ئەم شەڕەش هەندێک دەستگا
بخا ئەوەی کە دەمێنێتەوە چیە بەڕای من ئەو دەستگایانە دەمێننەوە ڕاستە درەنگ دەمێننەوە کە مەسئولیەتی ئەو سیاسەتمەدارانە دەمێنەوە کە مەسئولیەتی ئیجتیماعی جێبەجێکەن ئەو سیاسەتمەداران ئەو دەوڵەتانە دەمێننەوە کە دەستگای محتەرەمن ئەو میدیانەش دەمێنێتەوە بەڕای بێگومان ئەرکی گۆڕپانەکە بۆ بەهێزەکانە کاکی دەرهێنەر ئیشارەتم لێکە ئەڵێت چەند دقەیەکی کەمتان ماوە دوایی دێت تا سەری دەرهێنەکان ببی ڕەنگە دوای کۆڕۆنا وەزایکی بێتە پێش ئەمی بزانین ئەو چەکە دووسەرە چۆن ئەتوانین هەردوو سەرەکەی بەسەر باشەکەی بەکاربێن لە زروفێکی ئاوە هەیە لە قەیرانەکانە وەکو تۆ ئەڵی کاکستران جەنگی خەلیج کۆمەڵێک کەناڵی ئاشکرا کرد ئێمە باز لە میدیا ڕسمیەکانەکەین ئێستا لە ناوەڕاستی قەیرانین کات ماوە بەسەر نەچووە وەک چوار کەسی بە ئەزمون لە بواری میدیای کوردیا هەر یەکەمان نەتوانین بە دەقەیەک ئەتباعی خۆی دەرخابەوەی کە کەناڵەکان پابەت بن بە چیەوە مەسەلەن من خۆم وا هەست دەکەم کە هەموو کەناڵێک ئەتوانێت دەوری فاعل خێر ببینێت نەکەوەی فاعل شەڕ بێت یانەوەی کە ئەو چەکەی کە دووسەرە بەڵێ سەرێکیان باشە بەکارێنی سەر خراپەکە لە سنگی خۆی تێشەقێنی کەواتە تۆ بۆ وا بکەین ئێمە لە قەیرانێکی ئاواهەیە خۆمان بینە دەستی ڕەشەبا و سبێنێکە قەیرانەکە تەواو بۆ ئەم کەناڵە هێنی بکەوێتە سەر کاکارم حەزەکەم بەم لە حەزەی دەست پێ بکەم باوەڕکە هەموو مێدیاکان ئێمە ناتوانین کۆنتترۆلکن ئللا لە کاتێکا کە توێتە سەر ئەم قەیرانە کە دکتۆر ناوێکی زۆر جوانینە قەیرانێکی سروشتیە ئەم قەیرانە سروشتیە کێ لی زەرمەندا هاونیشتیمانیانی ئەم وڵاتە و ئەم ناوچەی خۆت یەکەم کەس تا زەرمەندا کێ کەشتیا زەرمەندە کە تۆ هەموو هاونیشتوانەکانە تا زەرمەندە خۆ کەسانیشی لە ناو کەناڵە میدیاکانان لە دەرەوەی لە فەزایەکی ترۆ نەهاتون هەر لە ناو نیشتیمانەوە هەڵقڵاون کەواتە هەمومان پێکەوە لە یەک سەفینەیان لە یەک پاپۆڕین یەک کاپتن حکوممان زۆر ڕاستە نەغڕۆ بێت ئێمە بۆ ئەمە زۆر باشتر بوو ئێمە بەڕێی من هەموو کەناڵە میدیاکان لە کوردستان بۆ تێپەڕاندنی ئەم قەیرانە یەک غورفەی عملیاتی محەدمە ئەمە بۆ ئێمە زۆر زۆر بەداخە ئەو هەنجەیە کە نییە لە ناو دەستگاکانی میدیا منیش وڵا هەر حەزەکەم لە کۆتایە دوار ڕستە بڵێم بۆ شتێک چارەسەر بۆ پەیامەکەی من ئاراستەی خاوەنددارەتی دامەزراوەکانی میدیایە ئەو خاوەنددارەتی فعلیانە بە حزبی و بە کەرتی تایبەت و بە پترۆ دۆلار و بەوانەی تر بە هەموو شێوازەکانی سێبەر و ئەبێت بەڵێ بە هەموویەوە یعنی بەڕاستی پەتای کۆرۆنا پەتایەکی کارەساتێکی چۆن ئەڵێ چارەنووسازی نیشتمانی مرۆڤایەتیە ئەگەر پێت وایە بە چاواشەکردنی زانیاری بە فەیک نیوز بتوانین گرەوی سیاسی بەریتەوە ئەوە مەحاڵە هیچ شتێک نییە لە ناو بریز بنەمایەکی زانستیتیانە تۆ لە ڕێگەی چاواشەکاری میدیایی بتەوێت گرەوی سیاسی لەسەر حیسابی تێکدانی سایکۆلۆژی جەماوەەر بەریتەوە باشتر وایە ئەمڕۆ بۆ ئەوەی تۆ پەیامی میدیاییت پەیامێکی نیشتمانی بێت ئەبێ پابەند بیت بە ئەو ڕێکارە ئیداری و تەندروستیانەی کەوا تیمی حکوومەت ڕۆژانە بڵاوێ بکاتەوە هەر ئەوە سوپاس دەستان خۆش کاکستران دواوتێت بۆ وەڵام پیشەگەرێتی یانی نیشتمانپەرۆتی ینی پیشەگەرێتی لەم قەیرانە بە باشترین شێوە دەرەکەی من یەک لە حەزی کەم هەیە کاکاروان ئێمە باسی شتە باشەکانەکەین کە لە میدیا ئەمە چۆن ناتوانین تەوزیفەکەین جوانترین شت و باشترین شت ئەوە بوو ئێمە لەم قەیرانە یا مەسەلەن زانکۆی سلێمانی هەڵسا کۆلێژی زانست بە دروستکردنی مادەیەک پێوترای VTM کە ئەخرێتە ئەو تیوبانەی دوای ڤایرۆسەکەی تا هەڵەگرن تا شێکەکرێ و پشکنینی بۆ ئەکرێت و ئەمانە بە سوپاسەوە دەستگای مام کاریگەری زۆر گەورەی هەبوو پشتیوانێکی زۆر گەورە بوو بۆ زانکۆی سلێمانی لەو ڕۆوە ئێمە بۆ نەمانتوانی لە سەر ئاستی نێودەوڵەتی تەوزیفی ئەم هەواڵە بەڕاستی بکەن خۆ بە سوپاسەوە مەسەن زۆر لە کەناڵەکان ئاژانسە نێودەوڵەتەکان مەسەن جەنابتان وەک لە پیوکەی میدیا بە چەندین زمان وەرتان گەڕ ئەمە کاریگەری گەورەی لەسەر تەتەوەر و گەشەکردنی فکری زانستی و ئەکادمی هەیە لە ناوچەکان ئێمە پێویستمان بۆی ئەم شتە جوانانە ئەم شتە باشانە هەمووی تەوزیف بکەین من تا دوێنێش لە ناو مختبەری VTM بووین ئێستش بە سەدان تیوبی تر ڕۆژانە ئەمە دانیشتون حازرێکن بۆ کێیە بۆ ئەو خەڵکانەی خۆمانەکە پشکنینیان بۆ بکرێ و تەمەنای ئەوە بکەین کە پشکنینەکانیان نەگەتیڤ دەرچێ و پۆزیتیڤ دەرنەچێ بۆیە ئێمە هەم لە سوشیال میدیا هەر لە میدیاکان میدیای سێبەرە میدیای ئۆپۆزیسیۆن هەج میدیایەکە بەرپرسیارەتی نیشتیمانەکە لە سەر و هەر هەمومانەوەیە پێویستە ئیلتیزام دەستان خۆش بێ لە شتان ساغ بێت بینرانی بەڕێز و خۆشەویست گەشتینە ئەو بڕوایی کە ئێمە وەک چوار کەسی میدیاکار کە میدیا چەکێکی دووسەرە
ئەتوانین بە دیوە باشەکەیان بەکاری بێنی و ئەتوانی بە دیوە خراپەکەیان بەکاری بێنی. منیش و هاوپێشەکانیشم لەسەر ئەوە ڕاو کۆچین کە هەمومان لە بەلەمێکین. ئەم بەلەمە ئەگەر نەغڕۆ بێت کەسی تا دەرناچێت. ئەم پەتایە وەکو هاوپێشەکانم باسییان کرد پەتایەکی ئەتوانم بڵێم جیهانگیریە و کەس ناتوانێت لێ دەرباز بێ. بەڵام با کارێک نەکەین ئێمە لە میدیاوە وەک خۆمان وەک پیشەی خۆمان کە میدیاکارین بۆ دواڕۆژ ئەگەر نەوەکانمان کە باسییان کرد بڵێن میدیای کوردی لە قەیرانەکەی سەرکەوتنی بەدەست نێنا و فەشەلی هێنا. نەخێر ئێمە ئەتوانین لەبەرەوەی مرۆڤ ئەوەنەی شەڕمەندە ئەوەنە خێرمەندە لەبەر ئەوە ناکرێت ئێمە بۆ مەبەستێکی جاری کرا و شارچەتی بکەین یان سیاست بکەین و بەڵام ئەرکی ڕاستەقینەی میدیا کە لە قەیرانەکانە دەرەکەوێ پژوێ بخەین. بۆیە من هیوادارم کە لە دەمەتەقی ئەم شۆمانە توانی بێتمان سوودێک بە وەرگر و بینەری خۆمان بگەینن و هیواداریشم کە ڕۆژنامە نووسەکان و ئەوانی کە لە میدیا کارەکە نەگەر جوان لە ئێمەیان بینیوە کەم تا زۆر بەپێ ئەزمموی ئێمە هەمانە بەشێک لە ڕێنمایەکانمان جێبەجێ بکەن و سوپاس بۆ ئێوە شەو شەوگارتان شاد بێت.